لە پێناوی خۆشەویستیدا وازی لە عەرشی پاشایەتی هێنا. سەرباریەوەی ئێستاکە زۆرینەی پەیوەندیەکان بوون بە بەرژەوەندخوازی متمانە لە نێوان تاکەکاندا نەماوە، بەڵام هێشتا ئومێدێک بۆ پەیوەندی ڕاستەقینە هەرماوە. ڕەنگە ئەم نمونەیە یەکێک بێ لەو نمونە زیندوانە وازی لە تەختی پاشایەتی هێنا لە پێناوی خۆشەویستیەکی ڕاستەقینەدا. ئەمیرە مارسا لویس بە تەواوەتی وازی لە تەختی پاشایەتی و لە تەواوی نازنا و پێگەکەی وەک ئەمیرە هێنا بە ئاگاداری بیر و بۆچوونی دایک و باوکی پاشا هەڵد و شاژنە سۆنیا کە خێزانی شاهانەی نەرویجن. بڕیاری وازهێنانەکە لە پاش ئەو پەیوەندیە سۆزاریە هات کە مشتومڕێکی زۆری لە تەواوی نەرویج و جیهاندا هێنا. لە پاشەوەی پەیوەندی سۆزاری لەگەڵ چارەسەرکەری ڕۆحی و کەسایەتی سەیر و سەمەرەی ئەمریکی دۆرێک ڤێرێت گرێدا. ئەم پەیوەندیە بەبێ ڕخنە کۆتایی نەهات. نەرویجەکان لە ئەمیرە مارسا تووڕە بوون. زۆرێک لە ڕێکخراوەکان پەیوەندیە بازرگانیەکانیان بەهۆی ئەم پەیوەندیەوە لەگەڵ ئەمیرە مارسا بچڕاند. هەروەها بەشێکی تر ڕخنەی ئەوەیان لێگرت کەوا پێگە شاهانەکەی کردوتە هۆکارێک بۆ خزمەتی بازرگانی دەستگیرانەکەی. ئەمەش بووە هۆی ئەوەی ئەمیرە پەتی تەحەمولی بپچڕێنێ و وتی بڕیارماندا بە هیچ شێوەیەک لە پێگەی شاهانەدا نەمێنم و واز لە هەموو نازناوێکی شاهانە دەهێنم. ئایا ئەمیرە بەم کارەی وەفاداری بۆ خۆشەویستەکەی سەلماند یان کارێکی خراپی کرد وازی لە پێگەی شاهانە هێنا لە پێناوی دەستگیرانەکەیدا؟ بۆچوونی تۆ چییە لەسەر ئەم ڕەفتارە؟